ژن و مێردەکان هاوشێوەی یەکتری بیر بکەنەوە. ئەگەر ژن و مێرد هاوشێوەی یەکتری فکریان کردەوە بیریان کردەوە مناڵەکانیشیان سەرکەوتوو دەبێت. بەڵام هەر کاتێک باوک ویستی بە شێوەیە مناڵ بەخێوکە لەو لاودایکی دیفاعی لەکە لە ناحەق و زوڵمە لە خراپەکاریە بێگومان ئەو مناڵە فاشل دەبێت ئەگەر خوا ڕەحمی لێ نەکا. یەکێک لە گەورەترین هۆکاری فاشلبوونی عائیلە و خێزان ئەوەیە دایک و باوک متفق نین لە بڕیارەکاندا. مناڵەکەی خراپەی کردووە، تاوانی کردووە، ئیشی خراپی کردووە لەو لاودایکی دیفاعی لێکە. بێگومان ئەم مناڵە هارە بێ، ئەم مناڵە خراپە بێ. ئەمە هۆکارێکی سەرەکی ئەگەر ئەو ژنە بەڕاستی پیاوەکەی خۆش بێ ئەوەی لەگەڵا ناکە. جا خۆشەویستان بە هەوڵدێن خۆشەویستی ڕاستەقینە دروستکەین. کاتێکیش کە ژن دەهێنین کوردوەتەنی بە شەرتی قوڕ نەیهێنین، و کاتێکیش کە شوو دەکەی بە شەرتی قوڕ شوو مەکە، دوای بیتە قوڕ ئەچتە ناو قوڕەوە بۆ خۆت. ئینسانی ئیماندار و خواناز بێنە، ئافرەتی بێنێ خواناز بێ، شوو بە پیاوێ بکە خواناز بێ، سەیری دەوڵەمانی و پارە و پول مەکە چونکە فەشەل دێنی.